سڵاو ئەم کاتتان باش ئەمڕۆ لە شاری هەولێر هاوشێوەی شار و سارۆکەکانی هەرێمی کوردستان و عێراق پرۆسەی دەنگدان دەستی پێ کردووە. دەمێ سەرەتا باز لە هەندێک ئامار بکەم کە لە شاری سنووری پارێزگای هەولێر 1,159,750 کەس مافی دەنگدانیان هەیە. هەر لەو سنوورە 4 بازنە هەیە، 15 کورسی هەیە، دانیشیان کۆتایی دەبێتە 16 کورسی و دەبێ بازەوە بکەم کە 498 بنکەی دەنگدان هەیە لەگەڵ 2610 وێستگا. لە هەر وێستگەیەک 450 فۆرمی دەنگدان هەیە. لە بۆ چاودێریکردنیان پرۆسەیە 1445 چاودێر هەیە، چاودێری بۆ مەسئولە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ناوخۆیی هەیە و دەبێ ئاماژە بکەم کە 53 کاندید لەم 4 بازنەیە ئەمڕۆ چێبڕچێ دەکەن بۆ بەدەستهێنانی دەنگەکانیان. لەگەڵ ئەوەشدا دەبێ ئاماژە بۆ بکەم زۆرترین چاودێر تا ئێستا بەگوێرەی ژمارانە لای ئێمەیە پارتیە، پارتی دموکراتی کوردستان کە 19,000 چاودێری هەیە بەسەر هەموو بنکە وێستگەکاندا. دەبێ بازەوە بکەم کە لە سەرەتای دەستپێکردنی پرۆسەکە ئەوانەی لەلای ئێمە بوونەتە جێگای تێبینی لە هەندێک لە بنکەکان کاتژمێر حوتی بانی دەرگاکان بەڕووی دەنگدران کراونەتەوە و لە هەندێکیش کاتژمێر هەشتەوە. و دەبێ بازەوە بکەم کە زۆرێک لە ئامێرەکان سیستم یاخود تا ئێستا کۆمەڵێکی هەنەکار کاتونە. دەبێ نمونەیەوە بێنمەوە لەو بنکەی من ئێستا تێدام لە وێستگەی ژمارە 3 ئەوەی پشتمەوە عەلی باپیر سەرۆشی کۆمەڵی دادگەری کوردستان مافی دەنگدان هەیە لەم وێستگەیە. تا ئێستا ئامێری دەنگدانەکە نەتوانراوە چاک بکرێ و بە ئیش بخرێت. تا ئێستا پەچ کەوتووە، ئیش ناکاتن و وا بڕیارە پارچشکەمێکی دیکە ئەگەر پێیان چاک بکرێ یاخود چاک بۆ ئەوە دێن لێرە با بڵێ سەرۆشی کۆمەڵی دادگەری کوردستان دەنگەکەی خۆی لێرەدا. لە بنکەکانی دیکەش بە هەمان شێوەیە لە سنووری پارێزگای هەولێر ئامێرەکان کێشەگرفتیان هەیە و ئەوەی کە دەبینرێ مثلەن تا ئێستا هەرچەندە بەیانیان لە کاتژمێر هەشتەوە ئینجا خەڵک ڕوو لە بنکەکان دەکە، بەڵام تا ئێستا بە شێوەیەکی گشتی لەو کاتژمێر لەو بنکانێک لە کاتژمێر حوتی بەیانیەوە بنکەکان کراونەتەوە خەڵک بە شێوەیەکی کەم و سست هاتوونەتە بنکەکانی دەنگدان.